هەر سەبارەت بازۆری ژماری زیندانیان لە هۆڵەکان و بوونی مەترسی لەسەر ژیانی زیندانیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لیژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان داوا دەکەن کە لێبوردنی گشتی دەربکرێت تا ئەو جەنجاڵی و پەستانەی کە لەسەر زیندانەکان هەیە کەم بێتەوە. بۆ زانینی وردەکاری زیاتری ئەم بابەتە هو داوای دەرکردنی لێبوردنی گشتی میوانداری بەڕێز بەدریە ئیسماعیل بڕیاردەری لیژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانمان کردووە. بەدریە خان بەخێر بێن، سڵاوتان لێبێت. سپاس بۆم دەرفەتان. سپاس بۆ جەنابیشتان. سپاس بۆ دەمەوێت لەوە دەست پێ بکەین کە ئایا مانگرتنی زیندانیانی چاکسازی گەورانی هەولێر بەکوێ گەیشتووە؟ ڕەوشەکەیان ناجێگیرە بۆ ئێمانیان گرتووە یاخود دانەوێت سوود لەم دەرفەتە وەربگرێن؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، دەستخۆشی بۆ جەنابتان، بۆ دەرفەتی بۆ منتان ڕەخسان لەبەرەوەی کە بەداخەوامێ ئەوە بڵێم کە ئێستا چارەنووسی 5250 سزا دراو لە هەر سێ چاکسازیەکەی هەرێمی کوردستان ژیانیان لە خەتەردایە. بۆیە ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ بەهەسی بەرپرسیارانەوە ئەڕوانینە قەزیەکە و وەلەنجیکەوە ئاگاداری بارودۆخی سزا دراوانی لە هەر سێ چاکسازیەکە ئێمە وەک لیژنا بە سەردانی مەیدانی سەردانی هەر سێ چاکسازیەکەمان کردووە و بۆیە ئاگاداری بارودۆخیانین و هەر سێ چاکسازیەکە ئێستا لەم بارودۆخەدا کە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە ئارادایە ئەوانیش بەڕاستی معڕەزن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیە و ژینگەی ناو چاکسازیەکانیش زۆر مەترسیدارە. بۆیە ئێمە پێشوەخت پێشەوەی کە ببوورە وەڵامی پرسیارەکە دووەربگری سەبارەت بە مانگرتوانی چاکسازی گەورانی هەولێر، ئێمە طبعاً لە تقریبا 19 هەستمان بە چەند بۆ نمونە یاداشتێک چەند داواکاریەک هاتە لای لیژنەکەمان، هەستمان بە چەند نادادیە کرد بەرامبەر بە سەزادراوان لە هەر سێ چاکسازیەکەی هەرێمی کوردستان. ئەو بوو لە 19ەکەەوە ئێمە دەستمان سەردانی چاکسازیەکانمان کرد تایبەت ئەو کۆمەڵە مانگرتووی کە لە هەولێر و سلێمانی دەستیان بە مانگرتن کرد لەبەر ئەوەی هەندێک لە سزادراوان کە داوایەکی حەقی خۆی یاسایی و ئاسایی خۆیان بوو کە حکومەکانیان تەواو کرد بوو داوایان ئەکرد کە مەشمول بوون بە ئیفراجی شەرتی ئازاد بکرێن. ئێمە وەکو لیژنەکەمان دەیان یاداشتمان بەرز کردەوە، وەکو فراکسیۆن چەندین یاداشتی ترمان بەراز کردەوە بۆ لایانی پەیوەندیدار، وەکو بەندا هەم وەکو لیژنە وەکو ئەندام و بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ چەندین یاداشتی تایبەتم بۆ لایانی پەیوەندیدار و بۆ سەرۆکی ئەنجومەنی دادوەری و بۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی و بە سەرۆکاتی پەرلەمان و بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان ناردووە کە بەڕاستی ئەو کۆمەڵە سزادراوەی کە مەشمولن بەو ئیفراجی شەرتی ئەو یاسای سۆلی محاکەماتی جەزایی 330 ئازاد بکرێن. ئەمە لە ئێسەری هەڵدا ئێمە ئەوەمان کرد، ئەوە بوو بەداخەوە ئەو هەموو هەنگاوانە نەتیجەی نەبوو، جوابمان دەست نەکەوت. بەڵام ئێستا تەبەن بەشێکی مانگرتنی سزادراوان بۆیە پێشەکی ئەوەم باس کرد، بەشێکی مانگرتنی سزادراوانی گەورانی هەولێر چۆنەڵی لەوە بێتاقەت بوون کە هیچ نەتیجەیەک بۆ هەموو ئەو هەنگاوانە نەبوو، بۆ هەموو ئەو یاداشت و داواکاریانە و پشتگیریەکان بۆ نمونە لە بەڕێبەرایەتی گشتی چاکسازیەکان بە فلتەری چاکسازی داڕۆشتن هەموو ئەو ئاهەنگاوانە و لە توێژەری دەرونی کۆمەڵایەتی بۆ نمونە ڕەزامەند بوون کەم کۆمەڵە کاسەی مەشمولن و بۆ نمونە مەشمولن. وەڵامی پرسیارەکەم وەرگرت بوو وەرە دەمەوێت زۆرترین پرسیار ئاڕاستەی ڕێستان کەم لەو کاتەکەمەی کاوکارانم ئاماژەی پێدەکەن. سەرۆکی دادگای تاوانەکانی هەولێر باس لەوە دەکات پێویستە کە زیندانیان ئازاد بکرێن لەم بارودۆخەدا. بارودۆخەکەوەندە مەترسیدارە ئەگەر بێت و خوا نەکردە ڤایرۆسی کۆڕۆنا دزە بکاتە ناو زیندانەکان چکارە ساتێک دەقەومێت. وەکو باسم کردوتم بۆ نمونە هەندێک لە مانگرتوەکان ڕەتفعلی نەبوونی نەتیجەی یاداشتەکانی پێشوو بوو کە مەشمول بوون بە ئیفراجی شەرتی و ئەوانە. بە ئێستا تەبەن کە داواکاری گشتی ئەمە لێرەوە دەستخۆشی لێ دەکەین، داوای ئاراستەی بۆ نمونە لایانی پەیوەندیدار کردو بۆ ئازادکردنی و کە ژیانی هەر هەموو سزادراوان کە عەدەدیان دەگاتە 5250 کەس کە ژیانە لە مەترسیدایە بێگومان ئەمە تقریبا ئێمە دەی سێش هەر وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وە لیژنەش بە بەردەوامی لەسەر خەت بووە لیژنەی مافی مرۆڤ لەگەڵ لایانی پەیوەندیدار کە دەبێ ئێمە بەڕاستی بە ئەو پەڕی توانامان لە هەوڵی ئەوە دابین ئێمە ئەو سزادراوانە بپارێزین لە ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆستا کە بەڕاستی ئەوان لە هەموو کەس زیاتر معڕەزن. بۆیە ئێمە دەستخۆشی لە داواکاریەکشی دەکەن ئومێد دەکەین کە بەڕاستی سەرۆکی هەرێم بێتە سەرخەت داواکاریەکان جێبەجێ بکات. ئەو بۆ
نمونە کۆمەڵە سزادراوانەی ئێمە لە یاداشتەکەدا هەم وەکو لیژنە هەمیش وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەم بەندەژ وەکو بە شەخسیش کە چەندین یاداشتم بەرز کردوتەوە داواکاریمان ئاراستی هەموو لایەنە پەیوەندیدار کردووە کە بۆ نمونە ئەگەر لێبوردنی گشتیش لەم کاتەدا لای هەموو ڕوون واشکرایە و بەندیەکانیش ئەوە باش دەزانن کە بۆ نمونە لێبوردنی گەشتی دەبێت بە یاسا بێ لە پەرلەمان دەربکرێ کە لە 2007 و 2012 و 2017 سێ یاسا دەرکراوە بۆ نمونە عەفوی عام بۆ لێبوردنی گشتی بەڵام ئێستا کە لەم کاتەدا بۆ نمونە ژیان بەڕاستی ژینگەی هەموو بەڕاستی جیهان تێک چووە ئۆتۆماتیکی هاتوچۆ و دەوام و هەمووی وەستاوە لەم قۆناغەدا بۆیە ئێستا ئێمە پێمان باشە کە لێبوردنی ئەگەر گشتێکەش بە پێی یاسا لە پەرلەمان ناکرێت بە تایبەتی دەربکرێ ئەوانەی کەمە شمولن بە ئیفراجی شەرتی و ئەوانەی نیوەی حکومەکان تەواو کردە یان ئەوانەی حکومەکان ئاسانە یا ئەوانەی بۆ نمونە هەندێک دەتوانن بە ڕەبتی کەفیل ئازاد بکرێن بۆیە بەڕاستی مەترسێکی زۆر ئەگەر 5250 کەس بەڕاستی تووشی وەسعێکی نەئاسایی ببن ئەوانە لە مناڵ لە پیر لە گەنج هاتوچۆ ئەم چەند ڕۆژە هاتوچۆی لای چاکسازیەکان نەکراوە مواجه دەکرێن کارێکی باشە ئەگەر بێت و لێبوردنیشی گشتی دەربکرێت بەڵام ڕەنگە حتمما ئێستا بەشێک لە بینەرانیش بیر لەوە بکەنەوە ڕەنگە بەشێک لەو زیندانیانە خەڵکانێکی مەترسیدار بن دەستیان لە تاوانەوە تێوەگلا بێت ئایا ئەمانە جیاکراونەتەوە ئیسtisناکراون لای حکومەت دەزانرێت کە کامیان بانقەست تاوانی ئەنجامداوە بەشێکیان تێوەگلێنراون دادگا حکمی بەسەردادراون ئازادکردنی هەموو ئەوانە بە لێبوردنیشی گشتی مەترسی جارێکی دیکە وەکو کۆڕۆنا بۆ سەر کۆمەلگا دروست ناکاتەوە ئێمە هەم وەکو لیژنە هەمیش وەکو فراکسیۆن بە بەردەوامی لەگەڵ ئەوە دابووین و تومانە دەبێت دادگەری هەبێ و نادادی بەڕاستی لە ناو چاکسازیەکانە بەدی دەکرێ و بەڕاستی یاسا سەروەر بێ بێگومان ئێمە وتومانە ئەوەی کە بۆ نمونە کردارێکی بۆ نمونە نەخوازراوی ئەنجامداوە ئیتر هەر بۆ نمونە کارێکی نەشیاوی ئەنجامدا بێ مەویستومانە تاوانباران بە سزای خۆیان بگەن بەڵام نەک ئەوە هەندێک بۆ نمونە جاری وایە بە لایکێکی فەیسبوک یا بە هەنگاوێکی زۆر گەنجانە و مناڵکارانە کارێکی نەشیاوی ئەنجامدا و لایکێکی کردبێ جەریمەی تیرۆر یا شتێک تاوانێک یا بە زۆر احترافیەکردنێک یا تۆمەت لێدانێک یا تۆمەتی درۆ دروستکردنێک ئەمانە جۆرێک لە نادادیە ئێمەش بە هیچ شێوێک لەگەڵ ئەوە دانین ئەوانەی کە ژینگە و ئارامی هەرێمی کوردستان و وڵات ئەشێوێنن بەڕاستی چاوپۆشی لە سزاکانیان بکرێ هەر کەسێک بۆ منە بە ئەندازی سزاکەی خۆی سزا بدرێت بەڵام کەسانێک کە نیوەی سزاکەیان تەواو کردووە مەشمولن دەبوو بۆ نمونە لایەنی پەیوەندیدار کاراسانی بۆ ئەوانە بکات کە کۆتا پرسیارم بۆ بەڕێستان بەدریە خان داواکاری گشتی سەرۆکی دادگای تاوانی هەولێر و بڕیاردەری لیژنەی کار و کاروباری کۆمەڵاتی لە پەرلەمانی کوردستان ئێوە وەکو پێشتر ئاماژەتان پێکرد لە چەندین یادداشتدا داواتان کردووە کە ئەم بڕیارانە دەربکرێت لە پێناو زیندانیاندا چاوەڕێ دەکرێت کە حکومەت و لایەنی پەیوەندیدار بەم ئەرکە هەڵسێت و بڕیارێکی لێبوردنی گشتی دەربکرێت ئێمە تەمەناکەین کە بەڕاستی حکومەت بێتە سەرخەت لایەنی پەیوەندیدار کە معنیە بە بابەتەکە لەبەرەوەی چارەنووسی ئەو 5000 کەسە بە پشتەوە لە ئەستۆی لایەنی پەیوەندیدار و حکومەت و دەسەڵاتە بەداخەوە مانگرتوەکان ئەمڕۆ زۆریان لێکراوەمانەکان پێشکێنراوە لەبەرەوەی وتویانە ئوتڵێ و هیچ کەسێک لێتان ناپرسێت و هیچ کەسێک نادە بەلاتانە و هیچ کەسێک داواکاریەکانتان جێبەجێ ناکە بەڵام خۆشبەختانە ئەو داواکاری گشتی جۆرێک لە ئومێد و هیوای بە سزادراوان بەخشیوە ئومێد دەکەین لایەنی پەیوەندیدار و حکومەت و دەسەڵات و سەرۆکی هەرێم بێتە سەرخەتاوەکو بۆ نمونە بە بەردەوامی پاڵەپەستۆیەک و تەزەخومێکی زۆر لەسەر هەستی چاکسازیەکە هەیە بە بەردەوامی بۆ نمونە سزادراوی تازە داخلی زیندانیەکانە بن بەبێ هیچ فلتەرێک معەڕەزن بۆ ڕوبەڕووبوونەوە و حتا سزادراوەکان بۆ خۆیان ئەڵێن ئەو مراقیبانەی کە لەناو قاعەکانە خواردنمان بەسەردا دابەژەکەن هیچ مەرجێکی تەندروستی جێبەجێ ناکەن نە دەستکێش و نە دەمامکیان بەدەستەوە نییە وە قاعەکان هەمووی بە یەک سیستەم دروست کراوە هەر سێ چاکسازیەکە بە سیستەمێک دروست کراوە ئەگەر یەک قاعە ڕوبەڕووی جۆرێک لە بەڕاستی ڤایرۆسی کۆڕۆنا بێتە هەمویان معەڕەزن بۆ ڕوبەڕووبوونەوە. سپاس بۆ بەڕێز بەدرێ ئیسماعیلی بڕیاردەری لیژنەی کار و کاروباری کۆمەڵاتی پەرلەمانی کوردستان سپاس بۆم دەرفەتی بەڕێستان.